بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان و عێراق لە کۆنفرانسی GIS نێودەوڵەتی بەشداری کرا بە سەرپەرشتی دکتۆر ئارام جەمال میرزا، پسپۆری ڕاوێژکار لە نەخۆشیەکانی دڵ و قەستەرە و تیمێکی پسپۆر لە شاری پزیشکی فاروق هەستان بە ئەنجامدانی نەشتەرگەریەکی دەگمەن بۆ نەخۆشێک لە ڕێگەی قەستەرەوە. لە هەمان کاتدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ڕووماڵی نەشتەرگەریەکە کرا بۆ کۆنفرانسەکە لە دووبەی کە زیاتر لە 2000 پزیشکی پسپۆری دڵ بەشدار بوون تێیدا. لە ڕاستیە لە ماوەی هەفتە خولەکی ڕابردووە ئەستیان بە ئەنجامدانی نەشتەرگەری شەبەکە و باڵانە کە بۆ شوێنێکی زۆر تایبەتە. لە ماوەی ئەو کاتە مناقەشەیەک و لەدوانێکی زۆر بوو لە بینی ئێمە و ئەو پزیشکانی کەوەیە کە بەردەوام لە مناقەشە بووین چۆنە و نەشتەرگەری ئەنجام بدەین. لەخوا بەزیابێ نەشتەرگەریەکە بە سەرکەوتووی کۆتایی هەو وان سەرسوڕمانی خۆیان دەربڕی بۆ پێشکەوتنانێکی لەم بوارە بەڕاستی لە وڵاتی ئێمەیە و زۆریان پێخۆش و بەیانەوە سێر بوو کە ئاستی زانستی پزیشکان ئێمە گەیشتۆتە ئەو ئاستە زانستی بەرزە. ئەم هەنگاوە سەرچاوەی شانازیە کە سەلمێنرا پزیشکانی کوردستان لە توانایاندا هەیە بە شێوەیەکی زانستی و پراکتیکی بەشدار ببن لە کۆنفرانسە جیهانیەکان و بەشداربوانی کۆنفرانسەکە سەرسام بوون بە تیمی پزیشکی شاری پزیشکی فاروق و ئەو ئاستە پزیشکیە بەرزەی پزیشکانی کوردستان خستیانە ڕوو.